تر بە دیداری ئێوەی بەڕێز شاد دەبینەوە. بەڕێزان لە بەرنامەی تایبەتی ئەم شاودا میوانێکی زۆر هێژا و بەڕێز ئامادەیە کە گفتوگویەکی لەگەڵدا ساز دەکەین دەربارەی بارودۆخی ئەمڕۆی کوردستان و هەروەها هەندێک لە لاپەڕەکانی مێژووی بزوتنەوەی کوردایەتیش لەگەڵ ئەم میوانە بەڕێزەمانە هەڵدەدەینەوە. من نامەوێت زیاد لەسەر کەسایەتی میوانی ئەم شەومان ڕاوەسم لە بەرەوەی لای هەمووانتان ناسراوە، ئەویش بەڕێز دکتۆر مەحموود عوسمانە کە ساڵانێکی دوور و درێژ لە ناو ڕیزی بزوتنەوەی ڕزگاری نەتەواتی کوردستاندا جێگەی خۆی گرتووە و کاری کردووە و تێکۆشاوە. بەڕێز دکتۆر مەحموود عوسمان بەخێربێن بۆ تەلەڤیزۆنی من. زۆر سپاس دەکەم. بەخێربێت. سپاستان دەکەم. پێ خۆشحاڵین کە ئەم شەو لەگەڵمانای هیوادارین بتوانین گفتوگویەکی گەرم ساز بکەین و دڵی بینەران شاد بکەین و هەندێ لە لایەنەکانی ئەو ڕووداوانی کە ئەمڕۆ لە کوردستان ڕوئەدەن و هەندێ لە لاپەڕەکانی لەمەوبەر هەڵ بدەینەوە و بیان خێنە بەرباس و لێکۆڵینەوە. سەرەتا ئەمانوێت لەبارەی زیارەتەکەتانەوە قسە بکەین. سەردارتان بۆ بەلجیکا وەکو وەزدانڕێ ئێوە هەم بۆ بەشداری لە دانیشتنەکانی کۆنگرەی نەتەوەیی هاتوونەتە ئێرە و هەم بۆ سەردانی تەلەڤیزۆن. ئەمانوێت بزانین ئینتیباعتان لەبارەی سەردانەکەتانەوە چۆن بوو؟ پێشەکی سپاستانەکەم بۆ هەڵا کە هەڵەکە ڕەخسانتان بۆی جارێکی تر لە تەلەڤیزۆن قسە بکەم کە پێشەستا چەندین جا قسەمان کردووە بۆ ئەوەی هاوڵاتیانمان هەندێک شت هەیە تێبگەن ئاڕامان لەسەری بڵین. هاتنەکەم بێگومان بەلای منەوە یەکەم جارە ئەو من بێم بۆ تەلەڤیزیۆن و بۆ کۆبوونەوە لێرە کۆبوونەوەکانی کە بریارە بیکە ینی ڕزەمینە خۆشکا بۆ کۆنگرەی کوردستانی. من پێشەکی زۆر ئەوەی کە لە تەلەڤیزۆن دیم چونکە خەڵقێکی یەکجار زۆر ئیشی تیاکە هەمویان زۆریان هەروە بێ ئەوەی مەعاش و شتیشیان هەبێ کارەکەن و زۆر پێشکەوتووە لە ڕووی تەکنۆلۆژیەوە و لە هەموو ڕوێشی ترەوە جی تەقدیرە و تەقدیری هەموو ئەو کەسانە ئەەکەین کە ئیشی تیاکەن و مێدەوارین سەرکەوتوو بن بۆ خزمەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە هەموو پارچەکان. اینجا بینە سەر کۆبوونەوەکەی ئەوەی کە کرا بۆ بەڵێنێتەوەی کۆبوونەوەکە بەلای منەوە کۆبوونەوەیکی باش بوو. 140 کەس بەشداری تیا کرده بوو کە لە هەموو پارچەکانی کوردستانەوە بەشدار بوون تایە یەگومان هەیە لە دەرەوەی ناوەش هاتووە دەڵان و هەموو شتێ باسکرا مەڕوونی هەر کەسە ڕێی خۆی دەربڕی و منیش ڕێی خۆم لە کۆبنەوەکانە دەربڕیوە و وتومە وەکو سەرەتا زۆر گرنگە و دەبوو لە ساڵەکانی شەستەکانەوە نەک لە ئێستا شەستەکانی ژێمە باسمان کردو چووکە لە هەموو پارچەکانی کوردستان یەکتری بناسن هاوکاری یەک بن بەلای کەمەوە دژی یەک نەبن سەر لە یەکتر نەشێبن مراعاتی یەکتر بکەن و نەبنە هۆیەک کەوا داگیرکەرانی کوردستان کە چواردەوریان گرتوین بەکاریان بێنن یەک دژی یەک یا کێشە بخەنە نێوانیان چکەوە دائیمە هەبوو ئێستاش هەیە بێگومان بە خراپترین شێوە ئێستا هەیە. لەبەرەوە ئێمە زۆر باسمان کردەوە هەوڵیشی بۆ درراوە لە شەستەکانە هەوڵی بۆ درراوە لە هەفتاکانە درراوە لە هەشتاکانە درراوە لە ساڵی 90 درراوە لە پاریس وەختی کە کۆبەتەوە مناسبەی وا هەبووە وەکو کۆنفرانسی پاریس وەکو یادی شێرکردنی دکتۆر قاسم و یادی یەکەم کێمە هەم لێ بووین زۆر کۆبوونەوە کراوە لەوێنێ حیزبەکانە بەڕاستی نەتوانراوە شتێکی وا بکرێ ڕاستە یەکتریان دیوە بەیانیان دەکردەوە چونکە کۆسب هەبوو کۆسبی سەرەکی دوو کۆسب بوون کۆسبێکیان زاتیە کە کۆسبی زاتی دایمە لە کووردا بەداخەوە تۆزێ دەوری هەیە تەوان کۆسبی زاتی ئەوەیە مەسەلەن کە ئەتەوێ کۆبوونەوەی بکەی یا کۆنگرەیە بکەی یا کۆمیتەی دروستکەی هەر یەکە حسابیەوە کە چەندە دەوری تیا و چەند کەس دائنێ و چەند کەس داناوێنی تۆزێ دەوری ئەم حیزب دەوری تۆزێ مەشاکل لەبێ سەرەوە بە ئاسایان ڕێناکەون دائیمە ئەحزابی کوردی کە هاوکاریان کردووە لەسەر بەرنامە و پرۆگرامۆن تۆزێ سەهلترە ڕێکەوتن ئەینوسم بەڵام کاگاتە سەر نظامی داخلی بۆی من هەم حسەی چەندە مەشاکل لەبێ ڕەنگە لە دنیاش هەروە بەڵام کورد تۆزێ زیاترە. دووهەمین کۆسب ئەوە بۆ دائیمە هەموو کەچەکداریمان هەبەوە تایبەتی ئەو حیزبانی کەچەکداریان هەبوو لە کوردستانی عێراق کوردستانی ئێران کوردستانی تورکیا حتا لە سووریا جارجار
پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی دراوسێ هەوە ئەو پەیوەندیە لەگەڵ دەوڵەتانی دراوسێ کە هەمیشە زەرری کوردی زۆرتیاوە هەمیشە قازانجی کەم بووە زۆر کەم بووە زۆر جار کۆسب بووە لەوەی ئەم حیزبانە یەک بگرن حتا بەیانیشش بێکە دەرکە چونکە حسابیان کردووە و کۆمەکی چەگۆرەگە و کۆمەکی پارەوەگە و مەشاکلی هەیە لەبەرەوە لەو حسابە ممکنە نەیتوانیوە شتەکە بکە ئەم کۆسپانە هەبوون لەبەرەوە نەمانتوانیوە شتێکی ئەساسی بکەین کەوا حیزبەکان هەمووی تیابن ئێستش دڵنیام ناتوانانی شتێکی وا بکەی هەموو حیزبەکانی تیابن چونکە هەرێکە سیاسەت و ئارای خۆی هەیە و ئێستا بازێکیان شەڕەکەن لەگەڵ یەکتەوان گەورەشن بەڵام بێگومان بەلای کەمەوە هەر دانیشتنی مەجموعەیەک خەڵق لە هەموو پارچەکان کوردی هەموو پارچەکان بە یەکەوە دابنیش حتا کوردی سۆڤێتیشی تیابوو وە کوردیتان بە یەکەوە دابنیشن و قسە بکەن و مناقەشە بکەن و لەسەر بەیانێ لەسەر هەر شتێ ئیتیفاق بکەن سەرکەوتنە بۆ بجووتنەوەی کورد چونکە بەلای کەمەوە ئیسپاتێکە کە کورد یەک نەتەوەیە بەلای کەمەوە ئیسپاتێکە کە بەیوەندی کورد و کورد استراتیجیە بەلای کەمەوە دەریە خاکە تۆ لە کۆمونیکە دانیشی هەر هەموو پێکەوە بە یەک دەنگ دژی ڕژێمی عێراق و ڕژێمی تورکیا و ڕژێمی ئێران و باسی سووریە و ینی ڕژێمی سووران بکەی کە بڵێ ئەمانە کوردە چەوسێنەوە هیچیاندا کرد ئەو ئیتیفاقە لەسەر حتا ئەگەر بەیانیشیش بێ گرنگە کەوا ئەم خەڵقە دۆستی یەکن کوردەکان برای یەکن یەک نەتەوەن و ئەوانەی دەوروبەریان دۆست نین کە ئێستا معادلەیەکی وایە خەریکە دوژمنەکە ئەبێ بە دۆست و دۆستەکە ئەبێ بە دوای بابەتی ترا دێنە سەر ئەوە بەڵام من ئەمەوێ ئێستا ئاماژە بەوە بکەم کە لە کاتی کۆبنەوەکانە بە تایبەتی من ڕۆژی دووەم چواردەی ئەم مانگە لێوانە ئامادە بووم زۆربەی بەشداران لە شیکردنەوە قسەکانی خۆیانە ئاماژیان بۆ ڕایەکانی ئێوە ئەکرد جا بەو بۆنێەوە کە ئێوە ئەزمونێکی درێژتان هەیە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردایەتیە ئێوە پێتان وایە کۆنگرە ئەتوانێت لەدایک ببێت ینی هەلومەرجی لەدایکبوونی کۆنگرە یاخود سازمانێکی نەتەوەی لە ئارادایە کۆنگرە ئەتوانێت ببەسترێ بەستنی بێگومان هەموو کەسێکی تیان ناوێ بەڵام لای منەوە زوربەی زۆری هێز و ڕێکخرا و کەسایەتی ڕەنگە بەشدار بن بەڵام چیەکە ئەتوانێت ڕێکخراوێک و بزوتنەوەیەک دابنێ کە لەو کۆنگرێ و دەرچێەوە کار بکە و بەردەوام بێ نەک بۆ ماوەیەک چونکە زۆر جار لە مێژووی کووردا شتمان کردووە ماوەی ڕۆیوە لە پاشە نەماوە تەمان ئەمە خاڵێکی زۆر گرنگە مهمە ئەوە ئەبێ هەوڵی بۆ بدەین کە ببێت و ئەوە کە کۆنگرە بەسترا پاژەوە ئینسان نەزانێ بەڵام بەڕێی من دوو خاڵی گرنگ زۆر گرنگە بۆ بەردەوام بوونی بۆ سەرکەوتنی یەکەمی ئەوەیە کە بێ نەتەوەیی بێ هەر شتێ دروستە بێ بێنێتەوەی بێ مەبەستم چییە بۆ خزمەتی کورد بێ تەسک نەبێ بۆ ئەم حیزب و ئەو حیزب و ئەو حیزب و و دەسەڵاتی حیزبێکی معینی لەسەر نەبێ یا دوو حیزب یا حیزبێ یا هەر شتێ بۆ ئەوەی شتەکە خەڵکە بزانێکەکەمە بۆ کووردە نەتەوەیە فەرق و جیاوازی نەکات لە بینی خەڵقە ئللا بە پێی ڕەفتاری خەڵق ئەوی ڕەفتاری لەگەڵ کورد بێ ڕێزی لێ بگرێ پشتی بگرێ یارمەتی بدا هاوکاری بکە ئەوی ڕەفتاری دژی کورد بێ یا لەگە کورد نەبێ بەو شێوەیە بە شێوەیەکی ئەویش وا ڕەفتاری لەگەڵ بکە بەلایەکان نەبێ و مۆری هیچ لایکیی لەسەر نەبێت ئەمە گرنگە بەڕاستی و باسم کردم لە کۆنگرەکە زۆر لە کۆمنەوەکە زۆر باسم کرد ئەمە خاڵێکی خاڵی دووەمیش ئەو کۆنگرەیە کە ئەو شتێک کە دروست دەبێت لە کۆنگرەکە شنیە ناوی کۆنگرە بێ من اقتراحم کەوتم ناوی کۆنگرەی لێمەنی کۆنگرەکە ببەستن بەڵام شتێ دروستکەن ناوی لە بنن مەڵبەندە ڕێکخرا چونکە چەندین کۆنگرە تا ئێستا دروست بوو لە ئەمریکا هەیانە کەنسی لە لەندەن یەکێکە لەوانە و زۆر حسابی بۆ نەکایانی لەبەرەوە ناو مهم نییە ناو هەرچی شتێ گرنگ ئەوەیە لە ڕووی مالیەوە لە ڕووی پارەوە لە ڕووی ئیمکانیاتەوە بتوانێت بەردەوام بێ و ئەو ئیمکانیاتی کە ئیدێتە هیچ نفوز و سەیتەرە و شتێکی وای لەسەر نەبێت کە تەسیری تێ بکە چه حیزبی چه دەوڵەتی چ شتیوە و لە هەمان کاتا کادر و خەڵقی هەبێت کە ئیشی بۆ بکە و حیزبەکانی کە ئەچنە ناوی یا کەسایەتەکانی ئەچنە ناوی هەموو هەوڵ و تەقەلای خۆیان بۆ سەرفکەن نەک هەوڵ و تەقەلا ئەساسەکان بۆ حیزبەکانی خۆیان بێ و خەڵقی لابەلای کە ئیشیان پێ نەبی خەنە ئەوەوە و ئەو وەختە ناجح نەبێ وەکو بەرەی کوردستانی ئێمە لێبێ بەرەی کوردستانی ئێمە کوردستان هەمان بوون تەماشا دەکرد حیزبەکان تەلەڤیزیۆنیان هەیە ڕادیۆیان هەیە پارەیان هەیە ئیمکانیاتیان هەیە کادری چاک ئیشی تیاکە و ئەو خەڵقە بەعزێ خەڵقیشیانەدا بەبەرە خراپ نەبوون بەڵام ئیمکانیاتی بەرە حیزبەکانیاندا شتەکانی بەرە حیزب حتا کە پەرلەمان و حکومەتیش دروست بوو
حیزبەکان تەلەڤیزیۆن و رادیۆ جێدان و پەرلەمانەکە نە رادیۆی هەبوو نە تەلەڤیزیۆنی هەبوو مەسمەوەی وای لێ نەیە شتە لاوازەکان بدەن بە و شتە ئەساسەکان بۆ خۆیان بێ ئەو وەختە بەڕای منەوە هەنگاوە بێ بۆ پێشەوە چەند سەرەکەوێ کارەکە ئەزانێ و من خۆشببینم کە ئەبێ شتێکی وا بێ چونکە ئەگەر نەبێ معنای ئەم کووردە ئەو دژایەتی ئێستا ئەبینێ و کووردا پەرەسێنێ و خراپترە بێ و وامان لێیە هەمومان دژی یەکترە بین و ئەو دەوڵەتانی کە دوژمنمان من یاریمان پێەکەن زۆر زیاتر لە ئێستا. بەڵێ دکتۆر